ئەو دوو کاندیدەی زۆرترین دەنگەکان بەدەست دەهێنن، ئەوانەی دەدڵی جەماوەرەوە هاتن لە کاندیدە بەهێزەکانی عێراقن. دوو کاندیدی یەکێتی ئەگەرچی سەرۆکلیز نین، بەڵام زۆرترین دەنگ بەدەست دەهێنن. چی وا دەکات ئەوانە براوەی یەکەم بن و ڕکابەری بەهێزترین کاندید لەسەر ئاستی عێراق بکەن؟ ئاواد محەممەد قایمخانی سلەیمانی و ئەکرەم ساڵح سەرۆکی شارەوانی کەلار، دوو کاندیدی هەرە بەهێزی یەکێتین لە سنووری بازنەی سلەیمانی. ئاواد محەممەد ئەو کاندیدەیە کە خۆشەویستی خەڵکی شاری سلەیمانیە، وێڕای هەموو قەیرانەکان یەکێک لە سەرکەوتوترین کەسە ئیدارەکانی هەرێمی کوردستانە. لە هەموو خۆناغەکاندا خەڵکی شار متمانیان پێ کردووە. وێڕای متمانەی خەڵکیش چاودێری دارایی و دەستەی دەستپاکی شاهیدی دەستپاکی و دڵسۆزیەکانی دەدەن. ئێمە 38 لیژنەمان هەیە. ئەم لیژنانە دابەش بوون بە بەشێکی زۆر لە سێکتەرەکانی کە عیلاقیان بە ژیانی خەڵکیەوە هەیە. کەم سێکتەر هەیە، لیژنەیەکی تایبەتمەندمان بۆ دروست نەکرد. هەرگیز ئەم قایمقامە سازشی لەسەر تەندروستی و ژیانی خەڵکی شار نەکردووە. لەگەڵ خەم و شادی هەموو خەڵکی شار بوو. ئێستاش خەڵک پاداشتی دەدەنەوە. ئەم کاندیدا کە سەرۆکلیز نییە، بەڵام دەنگێکی زۆری بازنەکەی خۆی کۆ دەکاتەوە و پێشبینی دەکرێت ببێتە یەکێک لەو کەسانەی لە سەر ئاستی عێراق لە ڕکابەری دابێت بۆ بەهێزترین کاندیدەکان. یەکێکی دیکە لەوانە خەڵکی شاهیدی کارە باشەکانی دەدەن. ئەکرەم ساڵحە بەهۆی بیرۆکە و کارەکانی ئەو کەلار ساڵانی ڕابردوو گۆڕانکاری گەوری بەسەردا هات. شاری کردە ناوەندێکی بازرگانی گرنگ. ئەو کات لە ساڵی 2016 ڕێژەکە لە 103 تێپەڕی ناکرد، ڕێژەی سەوزایی تەنها لە 103 بوو. ئێمە بیرمان لەوە کردو چۆن ئەم ڕێژەیە زیاد بکەین و کاریگەریەکی ئەرێنی بکات لەسەر کەش و هەوای ناوچەکە. دەستمان بە دروستکردنی پارکەکان کرد کە ئێمە سەر و 80 پارکی سەوزاییمان یا تقریبان نزیکە بینۆ لە 80 پارک لە ناو شاری کەلارە دروستمان کرد. سەر و 100,000 نەمامان چاند لە ماوەیە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی. ئێستا ئەو کەلارە هێندەی پارێزگایەک سەوزایی و پرۆژەی تێدایە. گەمارۆکانی حکوومەتی هەرێم بۆ سەرگەرمیان لەو ناوچێدا کاریگەری نەبوو. هۆکارەکەشی مامەڵەی زانستیانی ئەکرەم ساڵحە کە بەهۆیەوە نرخی زەوی لە شارەکە گەیشتە ئاستێکی خەیاڵی. ئەم کاندیدەی یەکێتی شاوشێوەی ئاواد محەممەد دەنگێکی زۆر بەدەست دەهێنێت و پێشبینی دەکرێت لە نێو لیستی کاندیدا بەهێزەکانی عێراقدا بێت.